قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زۆر بەڕێز، بابەتی وتارەکەمان بە ناونیشانی لاساییکردنەوە و شوێنەوارە خراپەکانی، ئەمە بەشی یەکەمی ئەو بابەتەیە. خۆشەویستان، لاساییکردنەوە یەکێکە لە دیاردە کۆمەڵایەتیە جیهانیەکان، واتە هیچ گەلوونەتەوەیەک نییە لەسەر زەویدا کەوا خەڵکەکانی ئاستی ڕۆشنبیریان چەند بەرز بێ، ئاستی خوێندەواریان چەند بەرز بێ، لە گوندا بنیان لە شاردا بن، لە شاری گەورەدا بنیان بچووک، خەڵکەکانی لاساییکردنەوە تیاندا هەیە. مناڵ لە تەمەنی 6 مانگیەوە دەست دەکا بە لاساییکردنەوەی دایکی و پاشان باوکی. مناڵ هەر لە تەمەنی 6 مانگیەوە هەستی لاساییکردنەوەی بۆ دروست دەبێ و ڕەفتارەکانی دایک و ڕەفتارەکانی باوکی هەڵدەگرێتەوە. ئەبینی کاتێک کە مناڵێکی کچ دەبینی، ئەم مناڵە کچە لە دایکیەوە زۆرتر سروشتی ئافرەتانە وەردەگرێ. بە فیترەتی خۆی حەزی لەوەیە بووکەڵە لە باوەشگرێ، مەمکە شیری بداتێ، ماڵە باجێنە بکە، قۆری و پیاڵەی هەبێ، ماڵ خاوێن بکاتەوە، گەسک بدا. ئەو مناڵت لاسایی دایکی دەکاتەوە. هەروەها کوڕیش لاسایی دایکی دەکاتەوە، بەڵام زیاتر بەلای باوکە. بۆ نمونە کوڕ حەزی لە تۆپە، لە ئۆتۆمبیل، لە ئەو شتانەیە. لە سەردەمی ئەمڕۆدا ئەبینی مناڵ بە کچوو بە کوڕیەوە کە باوک و دایک بەردەوام موبایلی بەگوێوەیە و موبایل بەدەستێوێتی. سەرێکی مناڵەکە هەر ئەوەیە هێستا قاچی نەگرتووە سەرێکی موبایلێک بەدەستێوێتی. ئەوە لاساییکردنەوەیە. هێشتا زمانی نەپژاوە و قسەی بۆ ناکرێ، موبایلەکە وەکو باوک و دایکی ئەنێ بەگوێیەوە و دەنگێک دەردەبڕێ. کەواتە هەستی لاساییکردنەوە لە 6 مانگی یەکەمی لە دایکبوونی مرۆڤەوە دەست پێ دەکات. وابزانم یەکێک لە حیکمەتەکانی ئیسلام کە جەماعەتی لەسەر ئافرەتان، جومعەی لەسەر ئافرەتانی بەڕێز، دایکانی بەڕێز فەرز نەکردەوەکو پیاوان بچنە مزگەوت، ئەوەیە لە ماڵەوە نوێژەکانیان بکەن. ئەم مناڵە هەر لە مناڵیەوە کە دەبینێ دایکی لەسەر بەرماڵە و نوێژەکانی دەکا، دەچێتە تەنیشتەوە نوێژ دەکا. هەر یەکێک لە ئێمە هەر لە مناڵیەوە ڕەن بە بیری بێ کاتی ئەبیان دەبینێ کە ئێستا مناڵێک دەبینی هێستا نازانێ نوێژ و عیبادەت چییە، کە دایکی ئەچێتە سەر بەرماڵۆک و ئەو دەچێنە دەزانێت دەستنوێژی گرتن چۆنە، ئەچێت لە لای دایکیەوە دەوەستێ و بەرەو قیبلە و دایکی چی دەکا، ڕوکوع و سوجدە دەیباتەوە. کەواتە ئەوە لاساییکردنەوەیە. مناڵ لە دوای ئەوەی کەوا لە باوەشی دایک و باوکی چووە باخچەی ساوایان، کاریگەری دادەکانی لەسەر دەبێت. کە چۆ قۆناغی بنەڕەتی و خوێندن، کاریگەری مامۆستاکان بە تایبەت لە قۆناغی بنەڕەتیدا لەسەر ئینسان زۆر کاریگەرە. وەی مامۆستایانی بەڕێزیش وەکو دایک و باوکەکان ئەرک و مەسئولیەتێکی گەورەیان دەکەوێتە سەرشان، لە زمانی شیرین، لە وشەی جوان، لە ڕێز و حرمەت، لە پۆشاکی شەرعیانە. وەتانە کچێک کە دەبینێ مامۆستاکەی سەرپۆشی بەسەرەوەیە، بڕواتان بێ ئەو مناڵە کچە حەز دەکا ئەویش سەرپۆش بکە. کاتێک کە دەبینێ مامۆستاکە حرمەتم هەیە بۆ هەموو خوشکانی مامۆستای بەڕێزم کە جلەکانی بە شێوەیەک بێ کە لەگەڵ شەرعانە گونجێ، ئەو مناڵە لە ماڵەوە حەز دەکاتە نورەکەی لە پشتی ئەژنۆیەوە ڕوود بێ. لاساییکردنەوە هەستێکە، هەستێکی مرۆییە، لە مناڵیەوە دەست پێ دەکا. سەرکردەی وڵات حتا لە مناڵی تێپەڕی گەنجەکان، گەنج حەز دەکا لاسای کەسە ناودارەکان کاتەوە، کەسە سیاسیەکان کاتەوە، حەز دەکات لاسایی سەرکردەکان بکاتەوە. ئەگەر ئەوانە کەسانی ڕێکوپێک بن، کەسانی ڕازگۆ بن، کەسانی بەویژدان بن، گەنجانی ئەو وڵاتش چاویان لێ دەکەن. خۆ ئەگە خوا نەخواستە پێچەوانەکەی ڕاست بێ، بە هەمان شێوە بارە نەرێنی و خراپەکەشی دەردەکەوێت. پەروەردەی منداڵ، ڕەفتاری دایک و باوک نەک هەر لە مناڵیا دەردەکەوێت، لە گەنجیشە، لە پیریشە جارشکە ڕەنگ دەداتەوە. خۆشەویستم جەنابەت بیر بکەوە، ئەبینی گەنجێک دەبینی کەسێکی توندوتیش حساب بۆ کەس ناکە، هەڕەشە لە مولەو دەکا، لە فڵان کەس دەن، ئەوە لەو بدەن، دوو لە ڕوتان شەق لە فڵان کەس هەڵدا، هەر حسابی بۆ مەکە. ئەم وشە نەشیاوە ناڕۆشنبیریانە بەکاردێنێ. ئەزانی لە چیەوە بەکاری دێنێ؟ کاتی خۆی ئەوەندەی گوێلێ بۆ باوکی لە مەدیسا لەگەڵ خزمانە دانیشتووە، ئادەی بڕۆن لە فڵان کەس دەن، هەر حیساب بۆ یاسا مەکەن، ئابڕە لەو مرورە بدە، حکومەت چییە؟
فڵان کەس چییە ئەوەندەی چییە بۆ کتۆ ئێستا لای ئەو هیچ کەس هیچ نییە ئەمە تەمسیلی باوکو دایکی دەکاتەوە کەسێکیش دەبینی تەماشا دەکەی پۆلیسێکە ئاسایشێکە لە بازگەیەکە کارمەندێکی حکوومەتە و لە فەرمانگەیەکە ئەدەب و ڕێز و حرمەتی لە دەبارێ خۆمە خولی بۆ نەکراوەتەوە حکوومەتیش پێی نەوتووە ئەوە تەمسیلی لاساییکردنەوەی ماڵی باوکی دەکە ئەوە لە خانەوادەی خۆیاندا باوک و دایک و بنەماڵی ئەوەندە بەڕێز بوون حسابیان بۆ هەموو کەس کردووە قەدری هەموو کەسیان گرتووە ئەدەب و حرمەتیان لەگەڵ هەموو کەسا هەبووە واللهی دەبینی ئەم کارمەندی ئاسایشە ئەو پۆلیسە ئەو مرورە ئەو کارمەندە مۆزەفی دایرەیەکە ئەو بەڕێزە لە دوکان و مارکێتەکەیدا ئەو بەڕێزەیتە لەسەر عەرەبانە ئەو حەماڵە هەر یەکە بە پیشەکەی خۆی ئەدەب و حرمەتی لە دەبارێ کاتێک کە لێکۆڵینەوە دەکەی ئەو بنەماڵە هەر بە ئەسڵزادە بەڕێزن یعنی ئەسڵزادە مانای ئەوە نییە کوڕە ئاغا بێ و کوڕە مەلا بێ و کوڕە شێخ بێ ئەسڵزادە ئەوەیە لەسەر ئەسڵی بنەماڵە بەڕێزەکەی خۆی ماوەتەوە هەموو ئەوانش کە شەڕانین عەرزم کردن بە پێچەوانەوە گەنجێکە تاوانی نییە بەڵام باوکی ئەوەندە حسابی بۆ کەس نەکردەوە هەر وتێتی لە فڵان کەس دەن و تەقە لە فڵان کەس بکەن و دەماچەکەی ئەوەندە لولەکەی لەبن پشتیان بێ عینی کوڕەکەی تەمسیل دەکاتەوە تۆ جگەرە بکێشە ئەوش دەیکێشێتەوە تۆ نێرگەلە دانی بەخوا مناڵەکەش نێرگەلە دەکێشێ وەرە باوکێک لە حیاتیان نازانێت جگەرە کێشان چێگە خوا ڕەحمی پێ بکات لە ڕەفیقی خراپ لە دەرەوە بە دوور بێ ئەو مناڵانی جگەرە ناکێشن لەو ماڵەدا بۆیە بەڕێزان لاساییکردنەوە چارەنووسی ئینسان دیاری دەکات بۆیە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەموو یەکێک لە ئێمە شوانین بەرپرسین لەوانەی کە لاساییمان دەکەنەوە کە تۆ دایک و باوکی کە برا گەورەی کە خوشکی گەورەی کە مامۆستای کە دادەی ڕەوزەی کە بەرپرسی وڵاتی کە پەرلەمانتاری کە وەزیری هەر پۆستێکت هەیە هەر پێگەیەکت هەیە بەرپرسی نەک لە کردارەکانی خۆت لە کردداری هەموو ئەو کەسانش کە چاو لە تۆ دەکەن ئەگەر کەسێکی بەڕێز و مسلمانێکی بە حەق و باش بی دڵنیا بە خوای گەورە بە پاداشتی هەموو ئەو کەسانی کە لاسایی تۆیان کردوێتەوە چاویان لە تۆ کردووە خوای گەورە پاداشتیش بۆ تۆ دەنووسێ ئەگەر لە قەبری شابی و لە قیامەتی شابی بەڵام بە پێچەوانەوە ئەو کەسانەی کەوا داهێنانی خراپ دەکەن و خەڵک چاویان لێ دەکات لاساییان دەکاتەوە ئەوە دوای مردنی خۆشیان هەموو ئەو کەسانی بەو ڕێبازە خراپەدا ڕۆیشتون بەداخەوە تاوان لەسەر خۆیان دەنووسرێ و بەشێک لەو تاوانش بۆ ئەو کەسە دەبێت کە ئەمانەی فێر کرد و ئەمان فێری ئەم ناشەرعیە ناپەسندیە زمان شڕیە بوون لاساییکردنەوە لایەنی ئەرێنی و نەرێنی هەیە باشی هەیە و خراپی هەیە ئەگەر تۆ لاسایی کارێکی جوان بکەیتەوە فەنیعمە ئەوە شتێکی زۆر باشە ئەگەر لاسایی کاری خراپ بکەیەوە زۆر خراپە بەڵام بە شێوازە گشتەکەی لایەنە خراپەکە و نەرێنیەکەی لاساییکردنەوە زیاترە لە باشەکەی لە هەردوو ڕەگەزە لاساییکردنەوە خۆشەویستم هەیە بەڵام لە ڕەگەزی مێینەدا پشکی شێریان بەردەکەوێت پیاویش لاسایی دەکاتەوە کوڕیش لاسایی دەکاتەوە بەڵام کچان و ژنان پشکی شێریان لە لاساییکردنەوەدا بەداخەوە بەردەکەوێت لە لاساییکردنەوەدا بەشی شێر بەر ئەوان دەکەوێت تەماشاکە لاساییکردنەوەی سلبی و خراپ وەکو مۆدیلگەرایی مۆدیلێک پەیدا دەبێت جلوبەرجێک ساڵانێکە فڕێدرا بوو ئێستاڵان وەڵام مۆدی هاتوۆتەوە چێ ئەم مۆدەی هێنایەوە بازرگانێک لە پشتیەوە بە ڕیکلامێک چێ زیاتر شوێنی دەکەوێت پیاوانیان ژنان وەرە ئاماری کۆمەڵناسی وەرگرە ژنان پیاوەکە ئەوەندە ڕەم بەگوێ نەداتێ وەڵا ژنەکە ئەوە مۆدی نەماوە کراسی کڕیەوە کۆڵە پارەی پێداوە نیوەی معاشی مێردەکەی بردو هەر لەبەری نەکردو وەڵا ئەم ساڵ مۆدی ئەوە نەماوە ئەو مۆدی بەسەر چوو چاولێ سلبیاتی چەند خراپی هەیە لە پانتۆڵێکی تەسک بە حیاتی لە پێی نەکردو دایک و باپیرە ششتی وای نەدیوە ئەتر تەماشا دەکەی ئەمە لە پێی دەکا وڵاتی ئەمە مۆدیەتی ئەمە لە لاساییکردنەوەی کەسێکی کەوە ئەمیش فێریەوە بۆ خزمێک بە میوانی هاتۆ بۆ ماڵیان دۆستێکیان هاتۆ بۆ ماڵیان ئەم جلوبەرگە تەسک و ناشەرعی لە بەردا بوو ئەم ئافرەتە ئەم کچە بەداخەوە ڕێک تەمسیلی ئەو دەکات لاسایی دەکاتەوە هەمان پانتۆڵی تەسک لە پێ دەکات وێنەی خۆی لە ناو سناپ و فەیسبووکا بڵاو دەکاتەوە جاران خەڵک ئەلبومی هەبوو ئەلبوم جێگەی قەدر و حرمەت بوو لە ماڵە نیشانی هەموو کەس نەدەدرا بە تابەتی ڕسمی ئافرەتان ئێستا دەبێ بزانێت لە کوێ چایەکی خواردوێتەوە چێ میوانی بووە بۆ کوێ چووە چۆتە کام خەستەخانە لە کام عیادە بووە چۆتە شوێنی جوانکاری لە ساڵۆن هاتۆتە دەرەوە سناپێکی خۆی کردبێ خۆی کردبێ بە پشیلە بە مەیمون و وێنەکەشی بڵاو کاتەوە بە شانازیەوە خۆ من نەیەزانی لە چێوە فێر بوو لە هاوڕێیەکیەوە فێر بوو لە خزمێکیەوە فێر بوو دەمیوانێک کە سەردانی کردن هەمووی لە لاساییکردنەوە ئەینا ئەم کەسێکی وانە بوو وێنەکەی خۆی براو خوشکی خۆی و باوک و دایکی خۆی نەبێ نەبیندرا بوو نامەحرەم نەیبینی بوو ئێستا فێری ئەوە بوو پانتۆڵێک لە پێ دەکات سەری ئەژنۆی دڕاوە
جاران جلێک بدڕای پێت عیب بوو دام و پێی نەکراوە ئێستا وەمە مۆدە ئەبێ لایەکی دڕابێ بە حیسابی خۆمە پێشکەوتن بێ ئەمە هەمووی لە لاساییکردنەوەەوە خۆ من داماوە فەقیرە نە ئەوروپای بینیوە ئەگە خەڵکی سلێمانی بێ هەولێریشی ئێستا نەدیوە ئەگە خەڵکی کەرکووک بێ هەولێریشی نەدیوە ئەگە تەماشا دەکەی ئەمە هەر خۆڵاتانی جیهانیش نەگەڕاوە مۆدیلگەراییەکانی جیهانی بینی بێ هەر لە کەسانی نزیک و میوانەکانی خۆیەوە ئەم لاساییکردنەوە کاریگەری خراپ و نەرێنی لەسەر بەجێهێشتووە لاساییکردنەوەی فلیمەکان بەداخەوە ئەوانە کاریگەری زۆر کاریگەری لاساییکردنەوەی خراپیان هەیە ئێستا زۆری خەڵک لە ماڵەوە بە دیار فیلمەکانەوە دادەنیشێ جاو فیلمانە ئەگەر فلیمێکی باش و ڕێک و پێک بن وەڵڵا ئەخلاقت زۆر باش دەکە ئینسان بەردەوامی خوا من چیرۆکێک بۆ جەنابە لەم وتارانەدا دەژێڕمەوە تۆ لە هەموو شتێ باشتر دەچێتە مێشکتەوە ڕەم بێ هەوڵ بدەی کاریگەری ئەو بەسەرهاتن لە خۆتا جێبەجێکەی ئەگەر کارەکتەرەکە جوان بێ خۆ ئەگە خراپ بێ مەترسی لێ لەو چیرۆکەوە دەترسی سەرنجامی و خراپە چۆنە فلم کە بە کردار دەیبینی زۆر لە بەسەرهات جێڕانەوەکە کاریگەری لەسەر تۆی بینەر و بیستە تۆ بە بینین بە بیستن بە کردار دەیبینی بۆیە زۆر ئاگال لێ بە سەیری چ فلیمێک دەکەی خۆت خێزانت منداڵەکانت فلیمەکە ئاگال لێبێت تۆ دەتەوێت لاسای بکەیتەوە ئێستا خەڵکی ئێمە بەڕێزان بڕواتان بە گەنجی ئێمە ئەوەندە بە حرمەت بوو کەسێکی لە خۆی بە تەمەنتر بووە پێعی بوو لە مەدیسا لەسەر کورسی و قانەفەدانیشە و قاز لەسەرێکدان قاز لەسەر قازدانی ئێستاوە بەرامبەرەکەی باوکێتی مامێتی دایکێتی براگەورەیەتی میوانێکی بە حرمەت و بەڕێزە مامۆستایەکە قاچی هەر ئەوە تا خوێندەرەکەی ناخاتە دەمیەوە ئەمە چێوەڵات لە فلیمێکە کابرا ئاوا قاچی لەسەر قازدانەوە بەبێ ئەوەی بزانێ هەروەکو ئەویش لاسای ناکاتەوە ئەوێ وەکو ئەو فلیمە کارکتەری فلیمەکە قسە بکە دەمی بادا لێو بادا چاوی ئاوا لێ بکە چاو بجوڵێنێ حەز لێکردەیی بکە ئەوینداری بکە ناشی زانێ لاساییکردنەوەکەش وەکو کارکتەری فلیمەکەش نازانێ هەر سەقەتتریشی دەکا ئەو خۆی هەر سەقەتە ئەم سەقەتتریشی دەکا بەداخەوە بەسەراتێکی خۆشەی عەرزی جەنابتانی دەکەم ڕێک ئەوە لە زۆر خەڵکە بەداخەوە دوو لە ڕووی ئەوەی بینەران ڕووی داوە ئەڵەن کابرایەک کە لە وتاری گەشەپێدانی مرۆیی هەبوو لە کۆڕێکە بۆ ئەوەی گوێگرەکان دانیشتوانی ناو کۆڕەکە ماندوو نەبن سەرنجی ڕاکێشان لە ناوەندی قسەکانیا وەکو ناو بڕێکی لە جیاتی تێبخا هات ئەم بەسەرهات ئەم قسانەی کرد وتی خەڵکینە ژیان خۆشی زۆر تێدایە خۆشترین ساتەکانی ژیانی من ئێوەی بەڕێز دەزانن چی بوو خەڵکەکە بێدەنگ بوون هەموو فۆکسیان خستە سەر ئەوەی بزانن ئەو مامۆستا بەڕێزە خۆشترین ساتی ژیانی کەی بووە وتی ئای ساڵانێک لەسەر باسک و قۆڵی ئافرەتێک دەخەوتم ئای لەو قۆڵە نەرم و سپی و سۆڵ و بۆن خۆشانەی ئای خەوی سەر باوەشی چەند خۆش بوو ئەو ئافرەتە خێزانەکەشم نییە ها خێزان و حەڵاڵەکەی خۆشم نییە هەموو خەڵکەکە دەمیاندا بسڕی ئەو مامۆستا بەڕێزە لەگەڵ ئافرەتێشکەدا لەسەر باسک و قۆڵی ئەو خەوتووە و خێزان و حەڵاڵەکەی خۆشی نییە مامۆستاکە زانی نیو دەقەیەک سی چرکەیەک خەڵکەکە بێدەنگن بۆیە ئێستێکی کرد و وەستانێکی کرد و کتی خەڵکینە خراپ حاڵی مەبن مەبەستم لە دایکمە من ساڵانێک کە باوکم نەمابوو لە باوەشی دایکما دەخەوتم و لەسەر قۆڵی ئەو نەبێ خەوم لێ نەدەکەوت ئاستاش تام و چێژی ئەو نووسنەی سەر قۆڵی دایکم خۆ خێزانم نەبەوە دایکمە لە خێزانم لێم نزیکتر سەرەتای خۆشەویستیم بۆ دایکم دەستی پێکرد لەسەر باوەشە نەرمەکەی ئەو دەخەوتن لەسەر قۆڵە نەرمەکەی هەموو خەڵکەکە دایانە قاقای پێکەنین ئایەمە بیرمان بۆ لای چیچ و مامۆستاژ نمونەی بەچی هێنایەوە یەکێک لە ئامادەبوانی کۆڕەکە ویستی ئەمە لە ماڵەوە بۆ خێزانی دووبارە بکاتەوە کابرات چۆ ماڵەوە وەختی خەوتن بوو خێزان خەریکی حاجەت شتن و ماڵ کۆکردنەوەی و ئەوانە کابراش دانیشتە بوو وتی ئافرەت ژیان خۆشە وتی وڵا پیاوەکە الحەمدلله ژیانی خۆشمان بەسەر بردو و ناخۆشیشی هەبوو خۆشیە بۆ کتیە زانی ئافرەت خۆشترین ساتی ژیانی من کەی بووە وتی ئەو کاتەیە کە منت خواست و وتم شوت پێ دەکەم و منت گواستەوە بوومە هاوسەرت وتی ناوەڵڵا وتی ئەیکەیە ئافرەتەکە سڵەمیەوە ژن حەز دەکا یەکەم شتێک کە پیاوەکە بەلایەوە گرنگە بەس ژنەکەی خۆی بێ وەڵا وتی نەوەڵا ئافرەت ئەوە نییە وتی ئەی چییە وتی وەڵی ساڵانێک لەسەر قۆڵی ئافرەتێک دەخەوتم بەخوا خەوتنی سەر قۆڵە نەرمەکانی سپیەکانی بۆن خۆشەکانی خۆش بوو ئای خۆزگەم بەو ساتانەکە لەسەر قۆڵی ئەو ئافرەتە دەخەوتم وتی مەبەستت منە وتی ناوەڵا ئەو ئافرەتە تۆنی وتی ئەی چێە وەڵا کابرا لە بیری چۆوە ئاری کوتی چێ بۆ ئەوی مامۆستا کوتی وەڵا لە بیری چۆوە کە مامۆستا باسی دایکی کردو ئەم نەهاتەوە بیری وتی چێ بوو وتی پێم بڵێ چێ بوو ئافرەتەکە تووڕە بوو قیژاندی بەسەریا خۆرا دەکوتی تۆ جار ڕاوەستە با ناوەکەت پێ بڵێم وەڵا کابرا لە بیری چۆوە نەیزانی وەکو مامۆستا لاسایی بکاتەوە بابەتەکە بگێڕێتەوە
وەختێ بەهۆش خۆی هاتەوانێ لە خەستەخانەیە ئافرەتەکە یەک مەنجەڵ ئاوی گەرمی سەر ناوە حاجەت و شتی پێ بشووە ڕێک هاتووە لە داخانە بە مێردەکەیدا کردەوە ئەوەی زانیوە مێردەکەی لەگەڵ ژنێکیکەدا بۆ کاتی خۆی و یان ئێستا لەگەڵ یاتی و شەوانێک لەسەر باوەش و لەسەر قۆڵی ئەو خەوتووە بە سوتاوی لە خەستەخانە لایەکی جەستەی سوتا بۆ خۆی بینیەوە سەرنجامی بەم شەڕ و بەم ناڕەحەتیە گەیشت بۆیە خەڵکانێک بەداخەوە دەیەوێت لاسایی فیلمێک بکاتەوە ناش زانێوەکو ئەو لاسایی بکاتەوە ئەو هەر خۆی سەقەتە ئەم سەقەتری دەکا ئێتر ژیانی خۆی دەشێوێنێ وە ژیانی خێزانەکەی دەشێوێنێت چەند ژن و مێرد بە لاساییکردنەوەی ژنەکە دەویست لاسایی کارکتەری ئافرەتێک بکاتەوە لە فلیمەکەدا ماڵی خۆی وێران نەکرد نەتان بینیوە بڕۆ لە دادگاکان بپرسن بە ڕێزان چەند پیا و بە ئەدەب بە حورمەت بەڕێز بوو ئەوەندەی بینی لە فیلمی تورکی دۆبلاشکراوی ژەهراوی کرایە بۆ ئەم میلەتە لە جیاتیکردنەوەی نەخۆشخانەی باش لە جیاتی پێگەیاندنی کادری تەندروستی بەڕێز لە جیاتی پێگەیاندنی کادری طبی مختبەری تاقیگەیی بۆ ئەم ڤایرۆسی کۆڕۆنانە ئامادەکەن کەگە بەداخەوە خوا ڕەحمان پێنەکە و ڕەحمی پێنەکردینایە وڵاتمان زۆر خراپ دەبوو کوردستانمان لە ناو دەچوو وەکو وڵاتە نیجیهانمان لێ دەهات کە زۆریان بەداخەوە وێران بوون خوا ڕەحمیان پێ بکە بەڕاستی ئێمە دەچوین ئەو هەموو پارەیە لە فیلمی دۆبلاشکراوە بەکار دەهات ئەو پیاوە کە بە حیاتی نەیدەزانی خیانەت چییە ئەوەندەی کارکتەری خیانەتکار بینی ئەم پیاوە چۆن ژنی هەیە و مناڵی هەیە لەولاوە پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی تریش هەیە لەولاوە پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی تریش هەیە ئەوە ژنێکە و مێردیشی هەیە و ئەمیش حەزی لێ دەکا ئالەم کاتانەدا لە بەرنامەیەکە کە ئەڵلقەیەک نییە و دوان نییە و دە نییە و 100 نییە ساڵێک 2 ساڵ لەگەڵ ئەم ئەڵلقەیە تێکەڵاو دەبێ وەختێ بەخۆی دەزانێت لاسایی دەکاتەوە چەند کەس تووشی خیانەتی هاوسەری بوو ئەو پیاوەی قەت خیانەتی نەکرد بوو لەو فیلمانەوە توش بوو بۆی عەرزم کردن لاساییکردنەوە لە 6 مانگیەوە دەست پێ دەکا جا خۆش بە حاڵی ئەو کەسەی کە لە کاتی لاساییکردنەوەدا ببینێ ئەو کەسانی لاساییان دەکاتەوە کەسانی باشن بەدبەختی بۆ ئەو کەسەی لاسایی دەکاتەوە دە دەوروبەرەکەیە کەسانێکی خراپ بن ئەم بابەتە ئێستا ئەڵلقەیە لێرەدا کۆتایی پێدێنم بەویستی خوای گەورە لە ئەڵلقەی دووەمی بابەتی لاساییکردنەوەدا زیاتر تیشکی دەخەمە سەر وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين